هەڵبژاردەی فوتساڵی عێراق ئەمڕۆ گەیشتنە شاری سلێمانی و بۆ ماوەی 10 ڕۆژ کەمپێکی چڕی مەشق و ڕاهێنان ئەنجامەدەن بە مەبەستی ئامادەکاریان بۆ پاڵاوتنی وڵاتانی ئاسیا. بە مەبەستی ئامادەکاری بۆ پاڵاوتنی فوتساڵی وڵاتانی ئاسیا ئەمڕۆ هەڵبژاردەی فوتساڵی عێراق کە ستافێکی ڕاهێنەری بەرازیلی ئەرکی مەشقەکانیان لە ئاستۆدایە گەیشتنە شاری سلێمانی و بۆ ماوەی 10 ڕۆژ کەمپێکی چڕی مەشق و ڕاهێنان ئەنجامەدەن. کەمپەکە لە هۆڵی ساڵح عەلی ئەنجامەدرێ و ستافی ڕاهێنەرانی هەڵبژاردەی بەرازیل ستافی ڕاهێنەرە بەرازیلەکانی هەڵبژاردەی عێراق لە ماوەی ئەم چەند ڕۆژەدا اختیبار و هەڵسەنگاندن بۆ یاریزانەکانیان دەکەن تا بە باشترین شێوە ئامادەیان کەن بۆ پاڵەوانێتیەکەیان کە بڕیارە لە پاڵاوتنی ئاسیادا لە وڵاتی ئۆزبەکستان مانگیدا بەشداریکەن. هەر ئەمڕۆ لەلایەن بەرپرسانی یەکێتی تۆپی پێی عێراقلەقی سلێمانی و وەرزشکارانی دیکەوە لە شاری سلێمانی پێشوازی کران و لە شوێنی نیشتەجێبوونیان بەجێ هێڵدرا. لە چەند ڕۆژی ڕابردوو لە شاری هەولێر پاڵەوانێتیەک بۆ فێرگەکانی کچان لە فوتساڵ بەڕێوە چوو کە تیایدا فێرگەیەک لە قەزای دوکان توانی سەرجەم بربەستەکان ببرێت و ببێت بە پاڵەوان کە کچە ڕاهێنەرێک سەرپەرشتی دەکات و ماوەی 7 ساڵە ئەو کچە ڕاهێنەرە سەرقاڵی پێگەیاندنی ئەم کچاریزانانەیە. یەکێتی تۆپی پێی کوردستان خولێکی فوتساڵی بۆ فێرگەکانی کچان کردەوە و لە شاری هەولێر بە بەشداری 8 فێرگا بەڕێوە چوو. دوایی چەند ڕۆژێک لە کێبڕکی کچەلاوەکان سەرنجام کچانی دوکان لە ژێر ناوی ڕاهێنەرەکەیان بە ناوی تانیا لەگەڵ کچانی تەلسکۆف بە یەکگەیشتن و دوای یەکسانبوونیان بە گۆڵێک بە لەدان یەکلاکەرەوە فێرگەی تانیا یارەکەیان بردەوە بوون بە پاڵەوانی کوردستان. تانیا ئەحمەدی ڕاهێنەر تایبەت بە سپۆرت مەگەزینی ڕاگەیاند ئەمە بەرهەمی 7 ساڵی ئیشکردنیەتی لە قەزای دوکان و زۆر دڵخۆشە بە بەدەستهێنانی ئەو ئەنجامە. ئەو وێنانەشی کە وەرگیراوە بەشێکیان لە فۆتۆگرافەر سەفوان وەرگیراوەکە وێنەی نایاب و جوانی کاتی کێبڕکێکەی ئەنجامداوە و کچاریزانەکان نمایشی توانای خۆیان کردو.